وەک دەڵێن هەر کاتێک مرۆڤ قەیرانێکی ڕوتێ دەکاتن بیرۆکەی تایبەتیری بۆ دێ لە کاتی وشکە ساڵی و قەیرانی بێئاوی هەرێمی کوردستان و عێراق هاوڵاتێکی شاری هەولێر بیرۆکەیەکی تایبەتیری بۆ دێ بۆ ئەوەی سوود لە ئاوی جۆگەی ماڵان و ئاوی پیسی ماڵان وەربگرێ تاکو ئەو باخچەی بەردەمی ماڵی وشک نەبێت. محەممەد مەلاقەرەی باسی بیرۆکەکەی خۆیم بۆ دەکات. ئەم بیرۆکەیە بەڕێز دکتۆر فات قاسم ماجدی بانجی کردم وتی بیرۆکەیەکی وام لا دروست بووە وەرە سوود لەو ئاوی وەگرین بە لە گەرمای هاوینا بۆ باخچەکەمان. ئیدی منش بە باشم زانی لە ئاوی ماڵان لە ئاوی جۆگەی ماڵان سوودمان لەو ئاوە وەرگرت بۆ باخچەکە وتمان با لە گەرمای هاوینا وشک نەبێتن. تێچوەکەی نسبەشی دەوێتن بە نسبەت مزەخەیەکی دەوێتن بە بەرمینە شینی لەو بەرمینە شینانی کە زایە دەوێتن. ئیدی منش لەگەر برایەکەمە ئیشەکەمان کردیا و عفرمان کردووە ئەمە شوێنەکەی عفرەکەیە عفرمان کردووە کە مەتلێکمان چاڵ کرد کە بەرمینەکەمان داناوە اینجا هەر چادری بەرمینەکەشمان پڕ کردووە لە چیمەنتۆ بۆی بەرمینەکەشەکە بتەقیتن و هیچ هۆکارێک پارسەنجی دروستکاتن چەمەتویەکە لە هەر چادری بەرمینەکە دامانناوە ئاوی بەرمینەکەیە کە خەزمان کرد ئاوی جۆگەی ماڵام و کە خەزمان کرد لە بەرمینەکەی 200 لتر ئاوی تایە و مزەخەمان بۆ داناوە ئاوەکی زۆر پاکە و نەمان هێشت شکست بینێتن ئەو باخچەیەمان وشک بێ لە گەرمای هاوینا بە حەقەت نەمان هێشت سەوزایەتەکە لە دەست دیمەنی ئەو باخچە سەوزەی کە دەیبینن بەهۆی بیرۆکەکەی وەستا محەممەدەوە تا ئێستاکە ماوەتەوە بۆ ئەوەی لە گەرمای هاوین ڕزگاری بێتن و ئاوێکی باشی دەستکەوێتن و باخچەکە لە وشکبوون و سیزبوونی بپارێزێت. محەممەد مەلاقەرەی کە لە هەمان کاتیشدا پێشمەرگەیە باسی ئەوم بۆ دەکات ئەگەر بێت و ڕێکخراوەکان یاخۆت حکومەت دەستی هاوکاری بۆ درێژ بکات دەتوانێت ئەو بیرۆکەیە بەلایەنی پەیوەندیدار بگەینێت تاکو هاوڵاتیانی چاو لە ئەو بکەن بۆ ئەوەی کە ئەو ئاوە بە فیڕۆ نەچێت و سوودی هەبێ بە باخچەی ماڵەکانیان. لایەنە پەیوەندیدارەکان لە حکومەت ئەتوانی پەرە بەو کاری من بداتن یان پشتگیری بکاتن یان هەر کەسە و هاوڵاتیەک هەر کەسە لەبەر دەرگای ماڵی خۆیگە باخچە هەیە ئەتوانێتن سوود لەو پرۆژێ من وەگریت لەو بیرۆکێ من وەگریتن ئەتوانێ بەو شێوازە ئاوەکە خەزم کاتن نەتوانی سەوزایی باخچەکەی وشک بێتن لە گەرمای هاوینە و زەرەر لە ئاوی هاوڵاتیانیش نەدەکەی دراوسیەکانی مزەخەی بەکاربیێنی بۆ ئاودانی باخچەکەی ئەتوانی بەو شێوازە سوود لە ئاوەکەی وەگریتن و باخچەکەی وشک نابیت. لە شاری هەولێر لە هەندێک ناوچە ئاستی ئاو بۆ زیاتر لە 700 متر قەیرانی وشکە ساڵی و کەم ئاویەی کە بەرۆکی عێراق و کوردستانی گرتووە پێناچێ ئاواز و کۆتایی بێت بۆیە بیرۆکەکەی محەممەد مەلاقەرەی فریادە ڕەسەکی چاکە بۆ ئێستادا. نەبەز ڕەشاد وێزگە نیوز هەولێر.